سڵاوی خواتان لەبێ قوتابیان پۆلی 12 منەوە سەعەلی باپی ڕوستایی لەگەڵتانم بۆ ڕوونکردنەوەی وانەی سێیەم لە سنڕایزی پۆلی 12 لێرەوە دەمەوێت سوپاسی قوتابخانەی کۆششی نڕتی ئینگلیزی ناحکومی بکەم بە ڕەخساندنی ئەو دەرفەتەیە تاوەکو بتوانین خزمەتی قوتابیان تێدا بکەین. ئەمە لە بابەتی یەکەم پێشەچێکمان شەرح کردەوە دەربارەی ڤێربی ڤێرب و مۆدەڵ ڤێرب لەگەر پرێزنت سمپڵ. لە بابەتی دووەم گیڤینگ ئینستراکشنمان شەرح کردەوە و لە بابەتی سێم ئەوڕۆ کە باسی ئەەکەین گیڤینگ ئەدڤایسە. لەگەرمان بین شێوازی ڕوونکردنەوەی گیڤینگ ئەدڤایس ئەگەر لە ئیمتیحان هاتەوە یان چۆن بتوانین تێبگەین و ڕستەکانشی بکەینەوە. طبعا گیڤینگ ئەدڤایس لەگە گیڤینگ ئینستراکشن لە فۆرم و یاسایەکانیان لێک دەچی تەنها لە مۆدەڵ ڤێربەکان لە دوو شت جیاوازیان هەیە. طبعا سەبجێکتەکەمان دەتوانین برین سەبجێکتەکەمان نیوە ئەو جار چیو بوو یانە بکەرە چتاک بوو یانە کۆبوو مشکلەمان نییە. ئەوەی مەجموعەیەکمان هەیە لە مۆدەڵ ڤێربەکان تویان پێوێ مەجموعەکمان هەیە بێتوە چکە لە ئیمتیحانی ئاگادار بن جاری وا هەیە یاری بەو توانە دەکرێت ئایا تووەکە بە شێواشی ڕاست لەگەر مۆدەڵ ڤێربەکان بەکار هاتووە یانە. بۆ نمونە ئەوانەی کەوە لە گیڤینگ ئەدڤایس تویان لەگەر بەکاردێ ئەو تووە ئەو تو لەگەری بەکاردێ لەگەر نیت و لەگەر هافتوو کەواتە نیت و هافتوو لەگەر ئەوانەی کە تویان پێوەیە گوتمان ئەو تو نیت و هافتوو و ئەوانەی کەوە بێتوە هات بێتەر شود لەگەر مەست. طبعا لە گیڤینگ ئینستراکشن ئەو تو هات بێتەری لەگەردا نەبوو لە گیڤینگ ئینستراکشن، بەڵام لە گیڤینگ ئەدڤایس ئەو تو هات بێتەر زیاد بووە. ئەگەرنا نیت و هافت و شود و مەست لە هەردوو بابەتەکان مشتەرەکن کەواتە ئەوانەی کەوا بێتوە گوتمان هات بێتەر شود مەست و دەشتوانین جاری وا هەیە ئەو هادا کورد دەکرێتەوە دی بێتەر کە ساڵێک یەک دو ساڵ بۆ شێوازی هات بۆ لە ئیمتیحانی یعنی بزانە ئەو دی ئەپۆسترۆفی لەگەر بێتەر بزانە و هات بێتەرە و ساڵەشی کەش بە غەڵەتی هات بووە لە ئیمتیحان لە جیاتی بنووسی هات بێتەر نووسی بووی هاف بێتەر کەواتە هاف بێتەرە کەشمان تەواو نییە غەڵەتە. دیسان مۆدەڵ ڤێربەکان چیان لە دوودەی گوتمان بێسی لە دوودەی ئاگادار بن ئەو بێسەیە مهمە چونکە جاری وا هەیە هەموو ڕاستە تەنها هەڵەکە لە بێسیە، جاری وایە هەڵەیەکە لەو توانەیە، جاری وایە هەڵەکە لەوەیە ئەو هادەی کردیتە هاو، جاری وا هەیە تووەکانی لەوانە زیادکرێت طبعا ئەوانە هەڵەنە. ئێستا دێنە سەر جێبەجێکردنی پرسیارەکان چۆن لە ئیمتیحان تێبگەین لە پرسیارەکان تێبگەین. پرسیارەکان بە دوو شێوازە. شێوازی یەکەم بە گوێرەی یاسایە زۆربەیە و شێوازی کەشمان هەیە لە سەرمانا دەوەستی ئینشاءڵڵاویش باسەکەین. ئەوەی ئێستا کە باسی ئەەکەین بە گوێرەی یاسا number one, I have no food in the house and my friends are coming to visit. Then you belong to the supermarket. باشە. ئەوە طبعا پرسیارێکی وزاریە. لێرانە دەڵێن هاوەکە تەواوە بەڵام لێرە چی لەگەردانیە توی لەگەردانیە کەواتە وەڵامەکە هەڵەیە. دووەم مەستی بەکارهێنایە تەواوە بەڵام لە دوو مەست گوتمان چاوک دێت تازە باسمان کرد بەیز دێ لێرە چ هاتێ وێنت بەخۆی گۆ چاوگە وێن دەبی تەڕابرد و ئاگاتان لە ئێڕێگولەر ڤێربەکان بی پێویستە بە شێوازێکی دروست و تەندروست لەبەری بکەن کەواتە ئەگەر بی گوتبایە گۆ تەواو بوو. سێمیان شود تەواوە دیسان بەڵام گەنەکە هەڵەیە گۆ وێنت گەن شێواز سێمی بەکارهێنایە کەواتەوەش غەڵەتە. وەڵامە ڕاستەکەمان چیان نیت توی پێوەیە چاوگەکەشمان گۆیە کەواتە هیچ کێشەیەکی نییە وەڵامە ڕاستەکەمان دیە. ئەوە بەنسبەت پرسیاری یەکەم. بەنسبەت پرسیاری دووەم کە دەڵێن when I give an advice to your sister ئاگادار بە لێرە ئامۆژگاری لۆ خوشکەکەی کرایە I will say blank to her. ئەمە نەمان گوتی ئامۆژگاری برایەکەت یان برادەرەکەت یان هاوڕێیەکەت یان داکرد بابەت گوتمان ئامۆژگاری خوشکەکەی ئەکرێت. یو شود تو تازە باسمان کرد گوتمان لەگەر شود تو بەکارنایی کەواتە وەڵامە هەڵەیە. بەنسبەت بێ شی هافتوو لەگەر شی لەبەرەوەی تاکە هافتووش لەگەرەوەی بەکارنایە ئەگەبی گوتبایە شی هاستوو وەڵامەکە ڕاست دەرەچوو. لێرە دیسان گوتمان یور سستەر ئەو دەڵێ یور برادر کەواتە ئێستا ئەو وەڵامەی سی دوو جار هەڵەیە هەڵەکە لە چییە؟ ئەمە گوتمان ئامۆژگاری خوشکەکەیەکە بەڵام لێرە گوتی یور برادر. گریمان ئەوەشمان ئەگەر نەزانی کە یور برادر لەبەرەوەی تاکە هافتووەکەش دەگەری بەکارنایە دەبی هاستوو بیعین دوو جار غەڵەتە ئەو ڕستەیە.
کەواتە وەڵامە ڕاستەکەمان پرسیاری چیە؟ دیە. لۆ دڵنیابوون تطبیقی بکەین you need to کەواتە سەبجێکتەکەمان youە need to توەکەی پێوە یەکەم چاوگەکەشی لەگەر هاتێ کەواتە وەڵامە ڕاستەکەمان وەڵامی دیە. دەینە سەر پرسیاری سەیەم we are all different so you blank for yourself. بابە لەوەی طبعاً دوو بابەتی تێکەڵ کردیە. بابەتێک لە giving advice بابەتەکیش لە activity book word formation هەیە لە هەموو یونیتەکانی activity book جدول شی تێدایە ئەو جدولەیە word formationi پێگوترێ adjective ناونە adverba verba ئەوانە بە suffix و بە prefix و ئەوانە گۆڕانکاریە مەسەردادێ ئەو جارێرانە هەردوو شتێکەڵ کردیە. بۆ نمونە ئێستا یەکەم دەڵێت چێ blank for yourself need to decision. ئێستا ئەمە گوتمان need to مان هەیە لە giving advice بەڵام دەبی چیان لە دوو بێ بیسیان لە دوو بیسەکە مهمە ئاگادار بن. ئێستا وەچی لە دوو هاتیە SION لە دوو هاتیە کەوا suffix یعنی پاشگیری SION چییە؟ ناونە کەواتە بەژە ئیش دەخێنرێتەوە decision ناوی دەبی verbi لە دوو هات بکاتە وەڵامەکە هەڵەیە. ئێستا دوو شتی لەگەر بەکارهێنایە یعنی دوو مۆدڵ مەربی پێکەوە لەگەر بەکارهێنایە مەست لەگەر شت کەواتە مەست و شت پێکەوە بەکار نایە یان دەبی گوت باە مەست یان بیگوت باە شت. لەوی دیکە have decided to ئەو جارێ پێش و پاشی بە چی کردیە؟ لە جیاتی برێ have to یعنی تۆکە لێرە بواە have to decide گوتیتی have decided to کەواتە ئەوەش هەڵەیە. وەڵامە ڕاستەکەمان چێ لێرانە ئەی ڕاستە لۆ شود هاتیە توی پێوە نیە تەواوە دیسایدش چاوگەکە کەواتە وەڵامە ڕاستەکەمان ئەیە. ئەوە بە شێوازی گوتمان giving advice ئەگەر بە ئەرێ بوو وە دەشتوانین ئامۆژگاری بەرامبەرەکەمان بکەین بە شێوازێک بە شێوازی نەرێ بەڵام پێویستە قوتابی بزانی لە حالەتی نەرێ نۆت بە شێوازێکی تەندروست لە چێن دەرەی مۆدڵ ڤێربەکان دادەنێ. بۆ نمونە لەگەر ئەو توی دەبی برین چ ئۆتن تو ئاگدار بە نۆتەکە دەکەویتە مابینی ئۆت لەگە تو یعنی ناوی برین نۆت ئۆت تو یان برین ئۆت تو نۆت ئەوان هەردووچی غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان چیە؟ ئۆتن تو. ئەوە یەک. ئەوەی دیکە هەمویان دەکەویتە کۆتایی بۆ نمونەری هات بێتەر نات یان shouldn't یان mustn't کەواتە ئەوانە دەکەونە کۆتایی نۆتەکە لێرە دادەنرێ. بەڵام لە ئەو توی گوتمان دەکەویتە مابینی ئۆت و تو تەنها چێمان ماوە need to have to. need to have to لە مقدمەکەی دەرسی یەکەم شەحمان کرد و لە giving instruction ئەو شتێکمان دەربارەی باس کرد هەر کاتێک need to have to مان هەبوو ئەگەر بیکەینە نەرێ نابی نۆت بکەویتە سەربرین needn't to یان haven't to ئەوە هەڵەیە. ئەدی دەبی چ بکەینێ ئەگەر need to بوو دەڵێن don't need to have to وەش دەبیتە don't have to. ئەگەر needs to بایان has to باە needsەکە لە بەرخاتری ئێسەکە دەبرێن doesn't need to ئەدی has to کاش دەرێن doesn't have to. لۆ چ وتمان لە دوای don't و doesn't چاوگدێ چاوجی needسی هەر نیدا چاوجی have toش دەبیتە has toش دەبیتە چێ دەبیتە have to کەواتە تەنها لە need to have to شازە don't to لە کۆی don't to لە پێش زادەکەین وە لە تاکەش doesn't لەگەر بەکاردێنین. لێرە تێبینیەکمان باس کردیە لە حالەتی نەرێ تەماشا ئێستا لێرە دەرێن ئۆتن تو کەواتە نۆتەکەتە مابینی ئۆت و توەکەی هات بێتەر نۆت shouldn't mustn't ئەوانە کردنە کۆتایی. بەڵام گوتمان ئەگەر ئاوی وردەیمان بوو لەگەر هافتوی دۆن بەکاردێ لەگەر نیتوش دۆن بەکاردێ. بەڵام ئەگەر دیتمان هاستوو بوو گە هیچی ئت بوو لەگەر هاستوو دەرێن چێ doesn't have to doesn't need to. باشە ئێستا پرسیارێکمان هەیە لۆ ئەوەی بەرچاوڕۆنی لە حالەتی نەرێ وەکو هەڵبژاردننی پرسیاری وزارینە وەکو هەڵبژاردنەکەوا قوتابیەکان هەموو تێک بگەن هەر چار وەڵام بەڕاست دانایە تاوەکو بزانی بە حالەتی نەرێ لەوانە چار وەڵامی نایەتە دەرێکەوە هەر چاری ڕاستە. بۆ نمونە parking in this street is forbidden وەستان لەسەر ئەو شەقامە ڕێگە پێدراو نییە کەواتە وەڵامەکە چییە؟ you mustn't park in the street. سەبجێکتەکەمان یووە مەس نۆتەکەی لە شوێنێکی تەندروست بەکارهێنایە لە دوو مەستیش سە هاتیە چاوگەی کاتێککە پارکە کەواتە وەڵامەکە ڕاستە هیچ ئەشکالی تێدا نیە. نمبەر 2 بیەکە دەڵێ you oughted to کەواتە لەگەر oughtant نۆتەکە کە تەمابینی ئۆت و لەگەر توەکەی و لە دوایش چاوگ هاتیە کەواتە ئەوەش وەڵامەکە ڕاستە.
ئەو جارێ have to مان هەیە you مان هەیە دەرێت don't have to کەواتە ئەوەش وەڵامە ڕاستەکەی چونکە پارکیش لێرە چاوگە ئەوەش وەڵامی ڕاستە you don't need to لەبەرەوە you مان هەیە need toش مان هەیە دەرێن don't need to دیسان پارکەش چاوگە کەواتە وەڵامە ڕاستەکان هەر چوار وەڵامەکان ڕاستن لۆ تاوەکو بزانین چۆنێتی بەکارهێنانی حالەتی نەرێ بەو شێوازەیە دەینە سەر شێوازێکی دیکە لەسەرمانە چونکە گوتمان ئەمە giving advice یان ئەوەتە بە شێوازی یاسا حەل دەکەین و یان لەسەرمانە حەل دەکەین لەسەرمانە هەندێک کوشەماندایە ئەوانەی کەوا پەیوەندی بە نەخۆشیوەنە بە گشتی وەکو not feeling well هەست بە تەندروستی باش ناکە sick ill هەردووشیان بە معنای نەخۆش دێ flu پەسیوی لێیە fever تای لێیە cold سەرمای بووە pale ڕەنگی زەرد بووە bleeding تووشی خوێن بەربوون بووە headache ئاگادار بە ئەو ئێکە ئێک بەخۆی سەفێکسە یعنی پاشگیری ئێک یعنی ئازار بە هەر وشەیەکی جسمی ئینسانیەوە بوو یعنی ئازاری لەوێ هەیە بۆ نمونە دەرێن هێدێک یعنی ژانە سەری لێیە ستەمەک ئێک ماعدە ئێشانە بالی ئێک زگ ئێشانە باکێک پشت ئێشانە یعنی کەواتە ئەو بزانە ئەوە جۆرەکانی نەخۆشیە کە جۆرەکانی نەخۆشی لەناو پرسیار هەبوون وەڵامەکەی ئاسانە یان دەڵێ go to hospital بڕۆ نەخۆشخانە یان دەڵێ go to pharmacy بڕۆ دەرمانخانە یان دۆکتەرسیە دۆکتەر یان go to the doctor بڕۆ دکتۆر یان take a drug یان medicine دەرمان داو دەرمان بەکاربینە جاری وا هەیە ناوی حەبەکە دەتەی ئەو حەبانەی کەوا شائعن هەموو خەڵک دەزانێەوە سەرن دەڵێن take an aspirin ئەسپرین یان پاراستۆل ئەوانە هەردووچیان دەرمان لۆ چژانە سەر بەکاردێت کەواتە ئەگەر لە ناو پرسیاری ئەوانە هەبوون ئەوە دەبێتە وەڵامەکەی دووەمیان حالەتی دووەم ئەگە باسی تاقیکردنەوە و لاوازبوون لە دەرسێک بۆ نمونە ئێگزام لەگەر تێست هەردووشە بەمانە ئیمتیحان دێ لەیزی یعنی زیرەک نییە نۆت پاس لە دەرس دەرناچی مارکس دەیەوێت نمرەی بینی فێڵ کەوتووە ویک ئات لە دەرسێکی لاوازە نۆت گوت باش نییە کەواتە هەموو پەیوەندی بە ئیمتیحان تاقیکردنەوە هەیە وەڵامەکەمان دەبێت چییە دەبرین ستەدی هارد یەکێکی کەمان هەیە لۆست هەر کاتێک لۆست لە ناو پرسیاردی یعنی ونکردن تۆ سیارەت ون کردیە جوزدانی خۆت ون کردیە یانە مۆبایل وەرکردی دەرێن سێ گوت و پۆلیس یەکسەر وەڵامەکە پۆلیسە لە مەوعیدێک لە کولیەت لە حەفلەیەکت لی تاخیر بووی یان ڕێگایەکە زۆر درێژە دەڵێتێک ئەتەکسی یعنی تەکسێک بەکرێ بگرێتەوەکو زووتر بگەیە ئەو سێ وشان هەردووشیان مڕادیفی یەکترینە ئەگزۆست تایل فاتیک ئەو هەر سێشیان یعنی ماندووبوون و شەکەت و هیلاشی بەکاردێ ئاوەش بزانە ئینشاءڵڵا لە دەرسی دەنگەکان لە دەنگسازی بە تەواوەتی ڕوونی ئەەکەینەوە ئەوەش لە خۆت بزانە وشەکە ئەگزۆستد ئەوە ئەو ئێکسە بە گز دەخیندرێتەوە گز ئەوەش پێ دەگوترێ سلاش هەر کاتێک دەنگەکان لە مابەینی سلاش بوون پێ دەگوترێ دەنگ بەڵام ئەگەر لە ناو سلاشینەوە پێ دەگوترێ لێتەر یعنی پیت کەواتەوە دەرێ ئەگزۆستد ئەوە ئەگزۆستد ئەوە بە گز خوێندراوە ئێچەکەش سایلنت لێتەرە ناخوێندرێتەوە ئەو ئۆیوەکەش بە ئۆی درێژ دەخوێندرێتەوە دەرێ ئەگزۆستد کەواتە ئەوان هەر سێکیان بە معنای ماندووبوون دێ ئەگەر لە پرسیار ئەوانەی تێدا بوو وەڵامەکەی دەڵێن چێ هاف ڕێس یعنی لۆ پشوێک نادەی کەواتە ئێستا لەسەر شێوازی معنەش هەندێک پرسیاری حەلەکەین بۆ نمونە دەڵێ I haven't been feeling well for a while دەڵێ هەست بە تەندروستی باش ناکەم طبعا ئەو پرسیاری وزاریە مادەم دەڵێ هەست بە تەندروستی باش ناکەم تازە گوتمان دەبیستنە شوێنە بچێ دکتۆر یان فارمەسی یان تێکە دڕێک کەواتە ئەو دەڵێ چێ بڕۆ بانک کە دەرێت بڕۆ بانک هیچ پەیوەندی بە نەخۆشیوە نییە وەڵامەکە هەڵەیە ئەو دەڵێ ستەدی هارد باش بخێنە پەیوەندی بە نەخۆشیوە نییە مەزگۆ پێویستی بە قیتار بڕۆی ئەوەش پەیوەندی بە نەخۆشیوە نییە یو هات بێتەری بەکارهێنایە گۆ چاوگە ئەند سی دە دۆکتەر ئاگدار بە دۆکتەرەکە وەڵامەکە ڕاستە جاری وا هەیە لە ئیمتیحانی ئاگدار بن لە ناو پرسیاری ئەو وەڵامەش بە هەڵەدا دەنرێت چۆن ئەگەر لە مابەینی ئاندمان هەبوو ئەو ڕستەکە گۆیەکە ڕانە بردووە ئەوە شەڕانە بردووە ئێستا ئەگەوبی گۆت باە یو هات بێتەر گۆ ئەند سۆ دوو ڕابردوو غەڵەتە دەبی ئیلا هەردووچیان وەکو یەک ڕانە بردوو بن کەواتە ئێستا وەڵامەکە سیە مادەم سیە وەڵامەکەمان دروستە ئێستا چیهان وەڵامی ڕاست بوو دیەکە وەڵامی دروستە
لەوە چکە باسی نەخۆشی کردیە ئەتو دەرێ بڕۆ دکتۆری ببینە. سامان wants to pass the exam مادەم باسی ئیمتیحانی کردیە لە ئیمتیحان دەرچوون کەواتە گوتمان وەڵامەکەی چ بوو لەسەرەوە گوتمان study hard کەواتە ئەوە دەرێ بڕۆ پۆلیسی، ئەو دەرێ بڕۆ دکتۆری، ئەو دەرێ بڕۆ مارکێتی، ئەو دەڵێ study hard کەواتە وەڵامە ڕاستەکەمان ئەیە. دەری I have a terrible headache گوتمان تازە باسماکی گوتمان پاشگری سەفێکسی ئێک بە هەر وشەیەک بوو یعنی ئازارە کەواتە ئەوش دەبیدێ بچینە دکتۆری، ئەوە دەرێ بڕۆ پۆلیس دەرێ جلوبەرگەشی ئەستوو لەبەرکە، دەرێ بڕۆ مارکێتی، ئەوەش دەرێ بڕۆ دکتۆری کەوا دکتۆرەکە ڕاستە لە هەمان دواتریش تەئکیدیش کەوە ئایا ئەو یاسای لەگەریشی بەکارهێنایە تەواوە یو سەبجێکتی بەکارهێنا هات بێتەر تەواوە لە دوو هات بێتەر سێ هاتیە چاوک هاتیە کەواتە دکتۆرەکەش تەواوە ئەوەش وەڵامی ڕاستە. ئەوەی دیکە گوتمان لۆست هەر کاتێک پرسیار لەنە لۆستی تێدا بوو یعنی ونکردن کاتێک کە کەسێک شتێکون ئەکا دەبی چ بکات دەبیستە پۆلیس بۆ نمونە ئەو دەرێ بڕۆ دێنتست یعنی دەرما ئەوە ددان دکتۆری ددان یان بڕۆ کۆمپیوتەر گەیمی بکە یاری کۆمپیوتەر گەیمی بکە ئەو دەڵێ سینگ ئەسۆنگ بڕۆ گۆرانی برێ ئەو دەڵێ بڕۆ پۆلیسی کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە بیە. دەینە سەر پرسیارێکی دیکە choose suitable advice for someone who is very late ئێستا تازە باسمان کرد گوتمان مادەم very late تێدایە late واتە چیە یعنی تاخیر بوون late یعنی تاخیر بوون کەسێک کە تاخیر بوو تازە باسمان کرد گوتمان تێکە تەکسی بگریوە بی زووتر بگاتە جێ ئەو دەرێ بڕۆ سوپەرمارکێتی ئەوەش دەرێ your revision first یەکەم جار مراجعەی خۆت بکەوە دواتە دەرێ فێرز بەس ئینتیزار کە هەتا یەکەم پازدە ئەو جا سوار بە بەڵام ئەو دەرێت تێک تەکسی بڕۆ تەکسێک بگرە و سوار بۆبی لە مەوعیدی خۆت بگەیت کەواتە وەڵام ڕاستەکەمان ئەوە. بابە ئەوە بابەتی ئەدڤایس بوو بەگشتی لە حالەتی ئەرێ و نەرێ لەسەر شێوازی یاسا و لەسەر شێوازی معنە لەگەڵمان بن بۆ دەرسی دواتر ئینشاءڵڵا بابەتێکی دیکە شەرح ئەەکەین ڕابە ئەەکەینەوە ئەویش بە ناوی making suggestion هەتا دەرسی دواتر خواتان لەگەڵ و بەخواتان دەسپێرم.